بینەرانی خۆشەویست بە بەرنامەی ئاور هاتمەوە خزمەتان بۆ ئەوەی شیکردنەوەیەک لەسەر یەکێک لە هەواڵەکان و یەکێک لە ڕووداوەکان بکەین. بۆ ئەو ڕۆژ هەروە کە ئەزانن 28 گەلاوێژە و هاوکاتە لەگەڵ ئەو ڕووداوەی فەرمانی خومینی بۆ سەر کوردستان و ئەو فەرمانی جەهادەی کە کردی، بۆیە داوامان کردو لە میوانێکی بەڕێز کە لەسەر ئەم بابەتە ئاوڕێک بدەینەوە و لەسەری بزانین چۆن بووە و لەو کاتەدا چ جەوێک لە کوردستان حاکم بووە. لەگەڵ کاک بیژەنی قوبادین کادری کۆمەڵە. بەخێر بێ کاک بیژەن. سپاس بژین. کاک بیژەن، کورتەیەک ئەگەر باسی لەسەرەوە بکەی بزانین 28 گەلاوێژ ساڵی 58 هەتاوی چی ڕوویدا و چۆن بوو؟ کۆمەڵی ئیسلامی وەک دەسەڵاتی کە تازە گەیشتووە دەسەڵات و نۆعێک توانین بڵین سواری شەپۆلی ئەترازاتی گشتی خەڵک بوو لە ئەو دۆخە دەسەڵاتی بەدەستەوە گرت لەگەڵ هەموو خواستەکانی گشتی خەڵکا تووشی کێشە بوو، چونە گەباتە ئەو خاستانەی کە خەڵک و جەماوەری ڕاپەڕی و لە سەر تاسەریارە نابوویان جێبەجێ بکە، خۆی نێتوانی ئەو دەسەڵاتە ڕەهایی کە مەبەستیەتی پێی بگا. هەر لە سەرەتاوە ئەوان باسی شتێکیان کرد، جمهوریە ئیسلامی. ئەوە بوو ئێمە بینیمان لە حتا ڕێفراندۆمی 12ی خاکەلێوەی 58 یانێ چەند مانگ بەر لە هێرش بۆ سەر کوردستان ئەو شتیان بە زەقی نیشاندا کە ئەمان بڕوایان بە چەندلایەنی و چەند بۆعدی و تەکاسور لە کۆمەلگای یاران نییە، ئەوان بڕوای خۆیان ئەبردە بەرەوە کرد دەسەڵاتێکی ئاینی چەقە ئەو قەناعەت و خوێندنەوەی کە خۆیان لەو باوەڕ ئاینی هەیەیانە. بۆیە ئەو سەردەما دەسەڵاتی ناوەندی دەسەڵاتێکی لاواز بوو، کۆمەڵی هێز و لایەنی سیاسی بوون، کۆمەڵی تر لەو دۆخە و ئەو شرایطە جەدیدا دامەرزرا بوون و ئەمانە کاریگەری زۆریان بوو لەسەر کۆمەلگای ئێران بەگشتی. کۆمەڵی لایەن و لایەنی سیاسی قەدەر بوون لە ناوچەجیارجاکانی کوردستانە، کۆمەڵی لایەنی سەرتاسەری بوون، کۆمەڵی لایەنی نەتەوەی بوون، ئەمانە لەسەر ڕۆتی ڕووداوەکان کاریگەریان بوو. بۆیە ئەویش بۆ بەرگیری لەو بابەتە لەگەڵ هەمویان بەشەڕا چۆن لەسەر ئەو بڕواایەنەوە کە ئەبێ ئەو شتەی کە ویست و داخوازی خەڵکە بەگشتی ئەوانەی کە ڕاپەڕی ونجیا لە کۆمەڵێک لایەنی کە تابعی بڕێک شور و ئەحساسات و هەیەجان بوون، ئەوانەی کە بارێکی فکری لە پشتەوە بوو بە شوێن کۆمەلگایەکی باشتر و ژیانێکی باشترەوە بوون، ئەو لەگەڵ ئەوانە کێشەی بوو. ئەوە بوو کە جمهوری ئیسلامی ئەوانەی وە قبوڵ ناکرا لەو ماوەیجا بە بیانووی جۆراجۆر و ئێویست جۆرێ جێگەپێی بۆ خۆی تەسویر بکات و خۆی دامەرزێنێت و بتوانێ هەموو ئەرکانی دەسەڵاتی سیاسی و نظامی و ئەمنیەتی بەدەستەوە بگرێت بۆ بەرخورد لەگەڵەوانە. ئەوە بوو جۆری مدارایە کرد تا ڕادەیەک. بەڵام کاتێ ئەبینین لەگەڵ ئەو مدارا ئەبینی لە تورکمەنستان، لە تورکمەن سەحرا، لە خوزستان، لە بەلوچستان، لە کوردستان، لە شومال، لە حتا شارە ناوەندیەکانی ئێران جۆرێ فەزای کراوە هەیە و خەڵکەکە خەریک نەچنە بەرەو ئەمە نێتوانی ڕاستەوە خۆ هێرشکار لەو سەردەماوە بوو ماوەی زمانی پێوە تەلەف کرد تا ئەوەی کە بتوانێ هەم ئەو شتێکی مەبەستیان بوو، یانێ تەسیەکردنی ئەرتەش و بڕوایان بە ئەرتەش و فەرماندەهانی ئەرتەش نەبوو، سوپای پاسداران و کومیتەکانیان دانابوو، کومیتەکانیش شتێک لەگەڵ سوپای پاسداران نوعی هاوتەری بوون لە پەرەپێدانی دەسەڵاتی نظامی و نوعی فەزای ئەمنیەتی و ئەوانە. ئەمان تەجروبەیەکی وایە نەبوو، خام بوون. جمهوری ئیسلامیش نەیەتوانی ئەو ریسکە بکات و لەگەڵ هەموو لایەنەکان بەشەڕ بێ. ئەوە بۆ ئێمە دیمان بۆ ماوەیەک بە بەهانە و بیانووی نازانم دانووسان و مزاکرەوە هێرشی ڕاستەوخۆی نەکرد تا ئەوانەی جێخست و توانی نوعی ئیقتیداری نظامی بەدەستەوە بگرێت. ئەو بە لەو سەردەما دواتر لە شەڕی جابینیمان کۆماری ئیسلامی باوەڕیە سیستمیکی میلیتاریزە بوو. ئەوە بوو ئەمانوی جملەیەکی مەشهوری خومینی خۆی ئەڵێ مەملەکەتی ئیسلامی هەمووی ئەبێ نیزامی بێ. ئەوە بوو ئەوان لەو ڕوانگەوە چوون کاتێک تا ڕادێک سەرانی ئەرتەشیان سەرکوب کرد، کۆمەڵی لەو فەرماندەهان و سەرانی ئەرتەشی دەسەڵاتی پاشایەتیانی ئەعدام کردیان، ناچار کەوتن بڕێکیان هەڵبێن و جۆرێ ئەو کەسانی کە مەبەستی خۆیان بوو نایەنە سەر فەرماندەیی و سەر ئەرکانی ئەرتەشە و ئەوە بوو توانیان جۆرێک ئەو بابەتە پەرە پێ بدەن و دواتر هێرش بکەنە سەر کوردستان. کوردستانیش وەک ئەوەی کە هەر لە سەرتاوە ئەمان ئەزمونیەوەیان و هەر لە 58 ملی بەو شتەی کە باسمان کرد پێشتەرفان نەدا
فەزایەکی کراوەی بوو ئێمە دەسەڵاتێکی خەڵکیمان لە کوردستان عادی وەکو ئەزمونێکی مۆدرن ئێوە چاوی لێ بکەن یەکەم شەورای بەڕێوەبردننی خۆ یاخۆ بڕێوەبەری لە شارەکان و لە گوندەکانی کوردستان ئێرانە لە کوردستانە دامەزرا خەڵکەکە بە خۆیان دەسەڵاتی ئیدارەکردنی خۆیانیان بەدەستەوەگر لە کاناڵی شەوراکان و دواتر هێز و لایەنە سیاسیەکان بەشدار بوونەوە قەزیا و ئەمە ئەچوو ئێران بگرێتە بەر ئەوە بوو کۆماری ئیسلامی ئەو ماوە هەلەی گیرە ناو بیانووی شەڕی پاوە کە شارێکی بچووکە شارێک نییەوە بتوانانی تۆ بەخاتر شەڕێک و کێشەیەک لە شارێکی بچووکە هێرشی نزانی بۆ ناوچەیەکی بەربەڵای جۆغرافیایی بدەیت کە پێڵێن کوردستان بۆ کوردستان تەنیا شاری سنە یا پارێزگای کوردستان ئەو شتێک کە لە جۆغرافیایی تەقسیمات جۆغرافیایی کشوەریە هەیە خلاصە نابێتەوە لە کوردستان ئیلامە کرماشانە یعنی ئەبینین دەرسەدێکی زۆر لە ناوچە ڕۆژاوایەکانی ئێران ئەگرێتەوە فەرمان هێرش بۆ سەر نەتەوەیەک و کە لەگەڵ ئەو شتێک ئەوان مەبەستیان بوو ناگونجا لەگەڵەوە ناهاتەوە ناتەبا بوو لەگەڵی وە نیشانی دابوو کە لەگەڵەوە نییە. باشە کاک بژن پرسیارێک دروستە بێ و ئەوش ئەوەیە کە لەکوێی دنیا بەڕاستی ڕێبەری ئەو وڵاتە ئەگەر خۆی بە ڕێبەری وڵاتەکە ئەزانێت و خۆی بە ڕێبەری هەموو خەڵکەکە ئەزانێ حکمی جەهادەدا دژی ئەو ناوچەیە و ئەو خەڵکە ئایا هەست بە جۆرێک جیاوازی لە نێوان خۆیان و ئەم بەشەی ئێرانیان ناکرد یان خۆیانە بە مەسوولە زانی بەڕاستی کە حکمی جەهادێکی وایدا ئەویش بە هەموو هێزەکانی تەنانەت بە جۆرێک بووە بە جوکیش فەرمانی بە هەموو هێزەکانی هەم ئاسمانی و وشکانی و دەریاییشدا. کاک فەزڵیان ئێوە چاوی لێکەن لە دەسەڵاتی ئیدارەی هەر وڵاتێکە ئێمە کارمان بەوەنی کاورا چشت دروشمێکەدا دوو شعاری چیە کارمان بەوەیە ئەمەڵکردی چییە جا ئێوە چاوی لێکەن کۆماری ئیسلامی کاتێ دامەرزا نەب لەسەر بنەمای ئەوەی کە بتوانێ وەڵامدەرەوەی خواست و داخوازی خەڵکی ڕاپەڕی بوو بەڵکە ئەو لە پێشەوە دای نابوو کە ئەم مەبەستێتی دەسەڵاتی سیاسی بگرێتەوە بۆ پەرپێدانی دەسەڵاتی خۆی جا هەمیشە ئێمە لە هەر شۆڕش و ڕاپەڕی و ئینقلابێکە ئابینین هەمیشە لە سەرەتاوە ئەڵقەیەکی بچووکە بەرەبەرە ئەکرێتەوە لایەنە سیاسیەکان تەیفی سیاسی جۆر بە جۆر لایەنە ئۆپۆزیسیۆنەکان دێن بەشدارە بن دەسەڵاتە بەڵام لە ئێرانەوە بێچوانەوە ئێمە بینیمان مەسەڵەن مهدی بازرگان وانەی کە دەوڵەتی موقتیان یان دەوڵەتی کاتیان بەدەستەوە بوو لەگەڵ ئەمان نەون لەبار فکرەوە بەڵام چۆن نیازی پیان بوو هێنانیەکایەوە یان جۆرێک ئێمە بینیمان باسی مەجلیسی مۆسان و سەردەمە کرا حتا بڕێ کەسایەتی و لایەنی سربەخۆ خۆیان کاندید کرد بۆ ئەوانە لە کوردستانی من و نەیمان زۆر بوو بەڵام ئێوە چاوی لێ بکەن دەسەڵاتی کۆماری ئیسلامی تا هاتووە ئاڵلقەکەی تەنگ و تەنگتر کردو بە پێچوانەی ئەو شتێکی باسمان کرد دەسەڵاتان و شۆڕشەکان و ئەنقلاباتی هەموو جیهان ئەمان لە ئەوڵەوە کراوە بوون بەرەبەر هاتوون تەنگتریان کرد چۆن مەبەستیان ئەوە بوو ئەو ئیقتیدارەی کە خۆیان مەبەستیانە پێ بکەن ئەوە بوو پەرەپێدانی ئەو بیرۆکە و ئیدۆلۆژیە چاکبەست و ئاینەی کە بڕوایان پێبوو ئەوە بوو ئێمە بینیمان بۆ شێوازە چوونە بەرەوە وتم کوردستان بە پێ ئەوەی کە هەم مێژوویەکی لە خەبات و بەربەرەکانی مافوازانەی خۆی بوو هەم لایەنە سیاسیەکان لایەنێک توانیویان لەناو خەڵکە کار بکەن و خەڵکەکە جۆرێهان بن بەرە ئەو شتەی کە نەوعی کاری وشیاردەرە وشیارکردنەوە و ئاگاکەری و ناساندنی مافەکانی کۆمەلگا بوو بە خۆیان ئەمە مەترسی بۆ ئەوانە بوو کە ئەیانەوێ بەپێ ئەو ئیدۆلۆژی چەقبەستوی کە هەیەانە خەڵک لە چوارچەوە قاڵبێکی داخرا و بەستە و ئەوەی کە مەبەستی خۆیانە ببینەوە ئەوە بوو ئێمە ئەبینین ئەمان هەر لە سەرتاوە کێشیان لەگەڵ هەر چەشنە بیرجیاوازی کا بووە ئێمە هەرەوەی پێشتر باسمان کرد ئەمان توانی بڵێ هەر لە ڕێفراندومەکەی 58 یان راپرسیەکەی 58 لە 12 فەردیان بڵێ جمهوریە ئیسلامی ئاریانە گزینەیەترین یەشتیترین نێشتوت ئەمە نیشانە لەم ئایەتی ئەم جەریانە ئەم دەسەڵاتی کە دەسەڵات بگات چییە کاتە ڕێگای بۆ نێشتوت کەواتە هەر لە دوای ئەو ڕێفراندومەکە کردی هەستی بەوە کرد کە کورد لەگەڵ ئەو نیەوە زنجیرەکەی قرتاند و بەرهەمەکەی بێت ئەو هێرشە و حکمی جەهادەکە ئەیدات ئەوە بوو وتم هەستی بە مەترسیە کرد ئەگەر ئەو ماوەیجە زووتر لە ئێوە تواشاکەن ماوەیەکی کەمە دروست 6 مانگ و 6 ڕۆژ دوای ئەوەی کە دەسەڵاتی پاشایەتی ئەڕوخێ کۆماری ئیسلامیە بەڕێوەری خومێنی بڕیار و فەرمانی هێرش بۆ سەر کوردستان دەدەن کوردستانی کە
هیچی نییە نە تانکیە نە تۆپی هەیە نە نازانم چەکی پێشکەوتوی هەیە نە هێزی نظامی وای هەیە کە کارکوشتە و حرفەیی بێ کۆمەڵی خەڵکی ڕاپەڕیون بۆ ئەوەی کە مافەکانیان زەوت کراوە پێشێل کراوە بۆ بەدەستێنانی مافەکانی خۆیان ڕاپەڕیون بۆ پاراستنی خۆیان تەنیا بۆ پاراستنی خۆیان هیچ مەبەستی تریانی ئەڵێن کاکە ئێمەش ئەمانەوەی لەم شوێنە وەکو باقی خەڵکەکە بژین نە باسی سربەخۆیی بووە نە باسی نازانم ئەو شتێکی ئەوان پیاڵێنی سای شەر بەردەوامە تەجزیه ئێران بوو نە کۆمەڵێ باسی داویکی کراوە تەنیا بەپێی ئەوەی کە ئەو خەڵکە لەگەڵ ئەو ڕەوتەی کە ئەوان مەبەستیان بوو ڕێک نەکەوتن نوعی تۆڵەسەنەوە چۆن یانزانی ئەگە ئەو ڕەوەندەی لە کوردستانە پێش هاتووە بۆ شێوازە بچێتە بەرەو بەدڵنیاییەوە بەشەکانێکی ئێردانیش ئەتەنێتەوە ئەگرێتە بەر باشە هەر لە پاش ئەوە لە دوای ئەوەی کە هێزە کوردستانیەکان هێزی پێشمەرگە ڕێکەخەن و سازمانی ئەدەن و لە شارەکانم کاری ئەمنیەت و ئاسایشی ناوچەکانی خۆیان ئەگرنە دەستەوە ئیدارەیەکەن هێزێک بناوی هێزی پێشمەرگە موسڵمانەکان سازەکرێ لە ئێران بەدەستی کۆمەری ئیسلامیەوە لەو ماوەیە کە بەکاری هێنا و کەڵکی خۆی لێوەرگرت ئەوە هیچ قۆناغێک بوو بەکاری هێنا و لە دوایش هەموو ینی باسخەری کرد بۆ ئیسلاح ئێرانیەکە ئەیبینین بەڵام ئێستا خەریکە بە شێوەیەکی تر سازمانەدا ئەگەر کاناڵە نێوخۆیەکانی ئێران چاو لێ بکەین بە چڕی خەریکە باسیەکرێت و هەموو کاناڵەکان خەریکن باسی پێشمەرگە موسڵمانەکانەکەن و لە هەموو شارە کوردیەکان خەریکن بە جۆرێک ڕکلامی بۆکەن ئەوە ئەمە بە ڕووداوێکی زۆر ئاسایی توانی سەیری بکەی یان شتێکی لە پشتەکە هاوکات لەگەڵ بەرەنگاربوونەوەی هێزی پێشمەرگە لە باشووری کوردستان لە بەرامبەر هێزەکانی داعشەوە بە جۆرێک ناوبانگێکی دەرکردووە زۆر مەبەستی تایبەتی لە پشتەوە تێوە چاوی لێ بکەن هەر لە کوردستانی ڕۆژهەڵات و چاوی لێ بکەن کاتێک لە ناو خەڵکە وشەی پێشمەرگە و ناوی پێشمەرگە هاتە بەرەو نوعی خۆشەویستی نوعی ئەتبار نوعی متمانەی گشتی پێکات ئەیانوت ئەوە پاسدارە خەڵکەکە زاتیان و هەر چاوی لێ بکەن هەر بەرەولای ناچوون بەڵام ئەیانوت پێشمەرگەیە متمانەیەکی تایبەت بوو باری ڕەوانی بوو ئەمە نییە دای من بێ ئەتوانین لە خەڵکەکە پرسیین خەڵکەکە چۆن لەو بارەوە قەزاوەتەکەن پاش ئەو ساڵانە و لانی کەم نزیک سێ دەیەونیمە لەو دۆخەتیە پەڕێتەوە پێشمەرگە حزوری بەربەڵای وەچ لە کوردستانی باشوور لە کوردستانی ڕۆژهەڵات و ناوە هاتوون و چوون و بەتایبەت ئەم یەکی دو ساڵەی ئەخیر کە مەسەلی تێرۆریزم و دەوڵەتی ئیسلامیان داعشەوانە هاتە بەرەو پێشمەرگە توانی سەنگی تەواو بنێت و لە هەروەها چالاکی هێزەکانی ڕۆژهەڵات بەڵێ ئەو شتەی کە بوو ئەو سێدەیە کە باسمان کرد حزوری پێشمەرگە لە ناو خەڵکا و ئەو متمانەوەی ئەتبارەی کە بووی و پێشمەرگە ئێوە چاوی لێکن پێشمەرگە کەسێک نییە بەخاتر بڕێک پارە هاتبێ تەسلیمی دەسەڵاتی بوو بێ هاوکاری لەگەڵ دەسەڵاتێکا پێشمەرگە ئەو هێزە ئاگا و وشیارە خۆبەخشەیە کە دێت لە پێناو ئامانج و ئارمانێکە حەزرە گیانی خۆی بەخت بکات و گیانی خۆی لەسەر دەستداناوە بۆ ئەو مەبەستە ئەمە خۆی ئەتبارەکەی داناوە بۆ خەڵکەکە ئەبینین هەر لەو بربەرەکانیە من زۆر جار بینیومە ئەو کەسێکی لە مەریوانەوە دێ بۆ باشووری کوردستان کاتێک لەسەر سنووری باشناغ لە پردەکە ئەپەڕێتەوە لەولا لەباری دەرونی لەبار ڕۆحیەوە هەست بە قورسایی کە لەسەر خۆی ئەو هێزانی ئێران ئەبینێ بەڵام کاتی دێتە ئەم بەرپردەکە هێزی پێشمەرگە ئەوینێ متماناکە جۆری لەبار دەرونی و ئحساسی ڕاحەتیەکە ئەمە خۆی هەڵگری بارێکی معنەوی قویە من ناتوانین لەوە چاوپۆشی بکەین ئەومە بەستێکی کۆماری ئیسلامی هەیەتی لە بەرچاوگرتنی ئەوی ئەتبارێکی ئەمڕۆ پێشمەرگە لە ئاسی جەهانیە بەدەستی هێناوە و توانی و بێتە هێزێکی کاریگەر لە عرسەی معادڵاتی ناوچە و تەنانەت جیهانەوە بۆ بربەرکانەی لەگەڵ ئەو ترویزمێکی ناوچە خڕاتی ناوڕاستە کەوتوەڕێ ئەمە متمانەوەی ئەتباری بۆ وشەی پێشمەرگە هێناوە متمانەی چەند قات کردوێتەوە زۆرتری کردوێتەوە چەند بووی ئەم زۆرتری کردوێتەوە ئیسە کۆماری ئیسلامی ئەیەوێ لایکە و ئەو نیرووە کە خۆی هەیەی لایکەوە بۆ ناوە بیان ناسێنێ بۆ ئەوەی نوعی متمانەوەی ئەتباریان بۆ بکرێ لە لایکەوە بەداخەوە ئەیەوێ وشەی پێشمەرگە لەوس بکە ناکاری بکە خراوی بکە لە پێشاو خەڵچۆن خەڵکەکە ئەمەڵکردی پێشمەرگ ئەو شتێکی ئەو بەناوی پێشمەرگەوە باسیەکە بینیویانەوە ئەمە سیاسەتی کۆماری ئیسلامی پێڕەویەکە ئەوەیە نایەوێت لەگەڵ دەوروبەری ڕاستەوخۆ بەشەڕ بێ زۆر زیرەکانە بەشەڕ بێ ئیستا باسی پێشمەرگەی ئەتبارێکە پێشمەرگە وەستە جێ متمانەی کۆمەلگای نێونەتەوەی وێ ئەتبارێکی میدیای جیهانی باسیەکە کۆماری ئیسلامیش لەگەڵ ئەمە کێشەی هەیە بەڵام نایێت ڕاستەوخۆ کێشەکەی دەرببڕێ دێت
پێشوازی لەکە لە هەر شتێکی تازە لە منتەقا دێتە بەرەو لە مەعادڵاتی جانیا پێشوازی لەکە بەڵام زۆر زیرەکانە ئێوێ خۆی کاتە خاوەنی بەو شێوازی کە خۆی مەبەستێتی لە ناو خاڵی کاتەوە بیڕوخێنێ ئەم مەبەستی کۆماری ئیسلامیە لەو بابەت کاتەکەمان بەرەو کۆتاییە چێ بەڵام یەک پرسیارتر ماوە ئەگەر نەماوەیەکی کەمە ئاماژەیەکی پێ بکەی کاک بژن باسێک هەیە بە تایبەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی باسیەکەن و ئەوەش پشتیوانیکردنی هێزە ئێرانیەکان و ئۆپۆزیسیۆنی ئێرانیەکانە لەو سەرەتاکانی شۆڕشی گەلانی ئێرانەوە دوایەوە کە هێزی پێشمەرگە ئیدارەی ناوچەکانی خۆی بەدەستەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەڵێن ئێمە بە فریای کووردا گەیشتین یان بە جۆرە پشتگیریمان لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد کرد کە هاتینەوە ناوچانە ئایا بەڕاستی وا بووە یان شتێکی تر بووە؟ بەداخەوە من بۆ چوونی تایبەت خۆم لەم بارەوە هەیە من لەسەرەوە بڕوایم چۆنەمە ئەزمموی خۆمە لەو ماوەی پێشمەرگایەتیمە ئەوەیە ئەوانەی کە ڕویان هێنا کوردستان و لە کاتی ئازادبوونی بڕێک ناوچێت لە کوردستانە کە بوو ئێمە بینیمان کوردستان هەمووی ئازاد بوو لە پاسکەی قازانچی کرماشانەوە تا یعنی ئەتوانین بڵین لە کرماشانەوە تا سۆماوبرادۆز هێزی پێشمەرگە و خەڵکی تیا بوو بەدەستی خەڵکی داراکرا پێشمەرگە هەر کوڕی ئەو خەڵکە بوو ئەم ئاواییە ئەگە شۆرایەکی بوو یان پێشمەرگەیەکی بوو شەو نگابانیەدا هەر کوڕی ئەم ماڵە و کوڕی ئەو ماڵە و برای ئەو نازانم باوکی ئەو کەسی ئەو بوو کەسێک لە دەرەوە ناتوو بوو کوردستان ئەو هێزانەی کە لە ناو لە شوێنەکانی تری کوردستانەوە هاتن بۆ کوردستان زۆرتر بۆ پاراستنی ئەمنیەتی خۆیان بوو کوردستان ئەو باسی کە لێکرا کوردستان سەنگەر ئازادی و کوردستان کۆمەڵی دروشمیانەدا بەداخەوە بڕێ لایەنەکان کە دوای بینیمان نەخێوانیە چۆن پشتیان کرد بەداخەوە بڕێکیان پشتیان کرد لە شۆڕشی کورد و لە کوردستان و جۆرێک چوونە ئەو قاڵبەوە کە دژایەتی بکەن لەگەڵ بزوتنەوەی کوردیا بەداخەوە ئێبینین و ئیسای شەر درێژەیە بەڵام ئەوان بۆ پشتیوانی نەبوو دروستە هاتن کۆمەڵێ زەحمەتیان کێشاکاریان کرد خەڵکیان شەهید بوو لێرە من نمونەم زۆرە لەو بارە و یەکی لەو سازمانانی کە بوو سازمانی شکێفیدایەکان بوو پەیکار بوو سەهەند بوو بڕێ لەلایەنە بوون حزوریان بوو قوربانی ژیاندا ئەوە جێگای ڕێزە چۆن بڕێک لەو خەڵکانی کە لەگەڵ ئەو سازمانە بوونەر خەڵکی کوردستان بوونی سێمە لە هەموو هێزەکان هەمانە بەداخەوە ئیستا فەرامۆشکراون جۆرێک ئەویش بابەتێکی ترە من ناوێشمە سەری بەڵام لە ڕاستیە ئەو هێزانە لایکە و بۆ پاراستنی خۆیان بوو لە لایکەوە هەستیانەکەی کوردستان ئەتوانێت بێتە ئەو شوێنەی کە ئەمانەتیا خۆیان بپارێزن و بتوانن پەرە بە خەبات و بەربەرکانی خۆیان لەگەڵ دەسەڵات بن و بەداخەوە شتێکی لەو سەردەما زاڵ بوو لەلایەن زۆربەی جریانە سیاسیەکانی ئێرانەوە کە ئیستا وەختی چاوی لەکەین وەک خاڵێکی پۆزیتیڤ نگاتیڤە لە هەموویانە ئەویش ئەوەیە ئەوان بەپێ ئەو بۆچوونەی کە خومینی بووی ئەو دروشمەی زد ئیمپریالیستی و نازانم کۆمەڵی شعاری باوی ئەو سەردەمە و ئیمپریالیزمی جیهانخوار و ئامریکا و کۆمەڵی لەو دروشمانەوە و دوو قوتبیەتی جیهان یعنی دووجەمسەری جیهان ئەمریکا ئیمپریالیزم ئەمریکا و سوسیالیزم و ئوردوگای سوسیالیستی و ئەمانیش لەو ناوای گیریان کردبوو ئەگە بچوایەنە لای ئەمریکا و ئیمپریالیزم لەبەر فکریەوە لەگەڵەوە ناتەبابوونیان خوێندەوە ئەگە باتایەنە ئەم لە ئەوە حتمما پشتیبانی لە شعارەکانی خومینی بکەن ئەوە بوو کۆمەڵی کێشەی دواتری دروست کرد ئەو لایەنە سیاسیانە بەداخەوە زۆر سپاس لە ئامادەبوون سپاس لەوەش بینەرانی خۆشەویست کە هەتا کۆتایی بەرنامەکە هاوڕێی بەرنامەی خۆتان بوون هەتا بەرنامەیەکی دیکە و ئاوردانەوە لە هەواڵێکی دیکە ماڵەوە